2 ساڵ و 7 مانگ دایکی نەخۆشی نەخۆشخانەی هیوا بووە. هاوکار هیوای زۆر بوو جارێکی دیکە دایکی بە سەلامەتی لە نەخۆشخانە بێتە دەرەوە و تا بە یەک شاد ببنەوە. بەڵام دوجار بەهۆی نەخۆشی شێرپەنجەوە لەناو ئەم ژوورەدا کۆچی دوایی کرد. ئەو نێرگزەی بەدەستی دایکی ڕواوە، وێنەی گرتووە و چاپی کردووە وەک وەفایەک بۆ دایکی و بۆ نەخۆشخانەی هیوا لە بەردەم ئەو ژوورەدا هەڵی واسی کە شەو و ڕۆژ بەدیار ئازارەکانی دایکەوە لێی دانیشتە بوو. ئەم خەستخانەیە خزمەتی دایکمی کردووە. ئەمێ تۆزێک لە ئەو وەفایان بەمەوە کە چۆن وەفایان هەبوو بۆ دایکی من خزمەتی دایکی منیان کردووە. منیش ئەمەوێت ئاوها بە ئیشەکانی خۆم بە وێنەکانی خۆم خزمەتی خەستخانی وا بکەم. ئەم وێنەیە بەدەستی دایکی ڕەحمەتیم چێندراوە نێژراوە لە حەوشەکەی خۆمانە بۆیە تایبەتە لە لای من بۆیە ئەو وێنێشم هەڵبژاردووە کە ئەمە بەدەستی خۆی ناشتێتی مانای ئەوە گەیەنێت کە ژیان بەردەوامە. لە لێرە قاوشێکمان هەیە لەو قاوشەیە ئەو شوێنەی کە دایکشمیتیا لێرە بوو هەنی لەو قاوشە بووە قەرارم ماوە لەو قاوشە هەڵی واسم. جگە لەم وێنەیە هاوکاری فۆتۆگرافەر زیاتر لە 20 وێنەی دیکەی پێشکەش بە نەخۆشخانەی هیوا کردو لەم هۆڵەدا هەڵواسرا کە چاودێری دایکی تێدا دەکرا. ئەم 25 وێنەی کە لێرەیە بۆی کە کەلەنێک پڕکەمەوە لە خەستخانەی هیوا ئەویش وێنەیە کە وێنەی تیانە بوو خەستخانەی هیوا ئەمەوێت ئەو کەلێنە پڕکەمەوە کە وێنە دابنرێ لە خەستخانەی هیوا بۆ کەسێک کە سەردانی ئەم خەستخانەیەکە تۆزێک مێشکی ئارام بێتەوە. بەڕێوەبەری نەخۆشخانەی هیوا دەڵێت گرنگە نەخۆشانی شێرپەنجە دیمەن و وێنەی سروشت و کەشێکی ئارامیان بۆ بڕەخسێت و دەرونیان ئارام بێت. ئەوان ستایشی خۆنەویستی ئەو کەسانە دەکەن کە هاوکاری نەخۆشخانەی هیوا دەکەن. هیوادارم بێتە هۆی نمونەیەک یاخود هاندانێک بۆ هاوڵاتیانی ترکە پاڵپشتی نەخۆشخانەی هیوا ئەگەر بە چارەسەر و بە داراییش نەبێت لە ڕووی دەرونی و ئەتوانی چکە سێکتەری دەرونی لە خزمەتکردنی توشبوانی شێرپەنجە سێکتەرێکی گەورە و فراوانە و پسپۆڕی تایبەتی تێدایە و ئێمە لێرە ئەو بەشەمان هەیە و سوپاسەوە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان توانم بڵێم چەندین ساڵە بە تایبەتی لە بەشی مناڵان ئەو ئەرکیان خستۆتە سەرشان بێگومان بۆ بەشەکانی تری گەورە ساڵانیش پێویستە بۆیە ئەمە بەڕاستی جێی دەستخۆشیە و ئەتوانم بڵم خزمەتێکی جوان ئەکات چکە ڕەنگە نەخۆشێک بۆ ماوەی چەندین ڕۆژ دایان ڕۆژ بمێنێتەوە لە ناو چوار دیوارە ئەگەر بە بینینی وێنەیەکی جوانی سروشت وێنەیەکی شارەکەی خۆی ڕەنگە دڵ بکرێتەوانێ و لە ڕووی دەرونی و پاڵپشتێک بۆی هاوکار هەر کاتێک دەگەڕێتەوە نەخۆشخانەی هیوا ئەو ساتە ناخۆشانەی بیر دەکەوێتەوە کە لە چاوەڕوانی هەواڵێکی خۆشدا بوو لەسەر تەندروستی دایکی بەڵام مەرگ ئەو دەرفەتەی نەدا. نێو ئەم نەخۆشخانەیە پڕە لە چیرۆکی بە ئازاری قوربانیانی شێرپەنجە. بەپێی ئامارەکان ڕۆژانە تەنیا لە پارێزگای سلێمانی 8 کەس تووشی نەخۆشی شێرپەنجە دەبن و لە سەرەتای ئەم ساڵیشەوە 2200 توشبووی شێرپەنجە لە نەخۆشخانەی هیوا تۆمار کراوە. ڕامی ڕۆسمان کەناڵی پێام سلێمانی.